ئێرەوا دروشمی شێرپەنجە یەکسان نییە بە مردن بڵاو دەکەینەوە. لەوانەیە زۆر بەمان وابزانین کە شێرپەنجە نەخۆشیەکە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و باری پیشەسازیدا سەری هەڵداوە. بەڵام لە هەندێک تۆماری میسرێ کۆنەکاندا باس لەم نەخۆشیە کراوە. ئاماژە کراوە بەلابردنی لووی سنگ و ئەوەی کە دەردێکی بێچارەسەر نەکراوە. لە توێژینەوەیکی زانکۆی مانچستەردا حاڵەتێکی شێرپەنجەیان لە نێوان سەدان مۆمیادا دۆزیوەتەوە. ئەمە لە کاتێکدایە کە هەندێک بەڵگەنامەیە دەبیش هەن ئاماژە بە نەخۆشی شێرپەنجە دەکەن. ئەوەی بە تەواوی لە ئەمڕۆدا خانمانی نیگەران کردووە ترسیانە لە بوونی شێرپەنجەی مەمک. بەڵام خۆشبەختانە پزیشکان ڕۆژ بە ڕۆژ ئومێدی زیاتر بە توشبووان دەدەن و پەیامی دڵخۆشکەر لە ئارادایە. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاوتان لەبێ هاوڵاتیانی ئازیز. من دکتۆرە ڕۆژگار ڕەشید عەلی، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە لە تاوەری تەندروستی سمارت. ئەمڕۆ باسی باوترین جۆری شێرپەنجە ئەکەین لە خانمانە کە ئەوەی شێرپەنجەی مەمکە. شێرپەنجەی مەمک لە خانمانە یەکێکە لە شێرپەنجە هەرەباوەکان بە جۆرێک لە هەر چوار حاڵەتێکی شێرپەنجە لە خانمانایەکیان شێرپەنجەی مەمکە. باسی هۆکارەکانی و نیشانەکانی دەستنیشانکردنی دەکەین ئینشاءڵڵا و لە داهاتووشا پامێکی گەشتبینی ئینشاءڵڵا بە توژمانی شێرپەنجە دەدەین. بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی شێرپەنجەی مەمکدا بەشە بن بەسەر چەند بەشێکە. لە هەمیان گرنگتر ئەگەر بڵین هۆکاری بۆ ماوەیە، واتە ئەو کەسانی لە خێزانەکانیانە چەند کەسێکی خزمی دەرەجە یەک یان دەرەجە دوو ئەگە تووشی شێرپەنجە بوو بێ، بە تایبەتی لە تەمانەکانی گەنجێتیە و ئەکە ئەمان زیاتر مەترسی توشبوونی شێرپەنجەیان هەیە. هۆکارەکەتر هۆکاری خودیە، واتە ئەو کەسانەی وەزنیان زۆرە، خواردنی ناتەندروست، وەرزش نەکردن، نەجوڵان بە شێوەیەکی گشتی. قەڵکی ئەمڕۆ ئێمە هەمووی بەهۆی مەشغەڵەتی حیاتەوە زۆر کەم ئەجوڵین. ئەوە سەبەبێکی زۆر ڕئیسیە بۆ توشبوون بە شێرپەنجە. لەگەڵ یا هۆکارەکانی تری خودی کە ئەچێتە ئەو بابەوە چین، ئەو کەسانەی مەسەلەن لە تەمەنێکی زووە سوڵی مانگانیان بۆیە، لە تەمەنێکی درەنگترە سوڵی مانگانیان ئەوەستێ، یان ئەو کەسانەی یەکەم مناڵ یان لە دوای تەمەنی 30 ساڵیەوە لەدایکە بێ. وەشینەدان بە مناڵ بەڕاستی نقاتێکی زۆر گرنگە. بەداخەوە ئەمڕۆ خانمانی ئەمڕۆی ئێمە لەبەر ئیحتیمامدان بە هەندێشتی تر ئەوان پشتگوێ کردووە کە شیردان بە مناڵەکان هەم بۆ مناڵەکە ئیسفادەی هەیە و چی دوش بۆ دایکەکە. لەبەر ئەوە ئێمە زۆر ئیلحاح ئەکەینەوە لەسەر شیردانی دایک بە مناڵ. بەڕاستی هەم دایکەکە هەم مناڵەکەش لە زۆر نەخۆشی ئەپارێزێ. زائیدەن هۆکاری ژینگەییشمان هەیە. لە هۆکارە ژینگەیەکان لە ئەمڕۆیە بە شێوەیەکی گشتی باسی بکەین خراپی ژینگەیە. پیسی ژینگەیە بە زۆر سەبەب. یەکێک لەوانە بوونی سارێکی زۆر، کوالیتی سوتەمەنیمان زۆر خراپە، زائیدەن بوونی ژمارێکی زۆر لە کارگە و ئەوانە کە بەداخەوە لە هەوایەکی خراپە. ئەمانە هەمووی سەبەبن کە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە گۆڕانکاری لە خانەکانی مرۆڤ دروست ئەکا. ئاستی ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا ڕۆڵی سەرەکی و گرنگی هەیە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە و هەستکردنی خانمان بەبوونی نیشانەکانی شێرپەنجە. یارمەتی دەرە بۆ زانینی ئەم حاڵەتە و گرتنەبەری ڕێوشۆنەکانی دەست بەسەرداگرتن و چارەسەرکردنی خێرا و ئاسان. ئەگەر بینە سەر باسی دەستنیشانکردن یاخود نیشانەکانی شێرپەنجەی مەمک، لە زۆربەی کاتە خانمەکە خۆی هەست بە گرێکە ئەکا. مەسەلەن یەتە لای پزیشکەکەی ئەڵێ من دەستم بەر گرێ کەوتووە لە مەمکەکە. ئەمە لە زۆربەی حاڵەتەکانە. لە هەندێک حاڵەتێکی ترا احتیمالی هەیە نەخۆشەکە ئیفرازاتی هەیە لە گۆی مەمکە، گۆڕانی ڕەنگی پێستەکەی سوور ئەبێتەوە، جاروێ ئازاریشی لەگەڵ ئەم سوور بوونەوەیە، یان ئەوە تا شکڵی مەمکەکەی بەخاڵەتی ئەگۆڕێ. ئەمە وا لە خانمەکەکە کە شتێکی تەبیعی هەیە و سەردانی پزیشکەکە. ڕێگەکانی دەستنیشانکردن ئەگەر لە سەرەتاییترینیان یاخود لەوە دەست پێ بکەین کە لە هەموو شوێنەکە بەدەستەوە هەموو خانمێک ئەتوانێت بیکا سۆنەری مەمکە. بە سۆنەرەکە بۆمان دەرئەکەوێت کە ئەم گرەیەک هەیە، ئەم گرەیە پێمان ئەڵێ کە زیاتر بەرەو شێرپەنجەیە یان ئەوە تا گرەیەکی حەمیدەیە. زائیدەن ئەشیعەی مامۆگرافی بۆ مەمکەکە کرێکە دەقیقتر پێمان ئەڵێ شوێنی گرێکە، حەجمی گرێکە. لە هەمووشیان ئەوەی کە لە 100% دەستنیشانی ئەکا بۆ ئێمە فەحسی نمونەییە، واتە نمونەیەک لە گرێکە وەرەگیرێ و ئەنێدرێ بۆ مختبەر، دواتر کە نەتیجەی هاتەوە ئەمە دەستنیشانکردنی تاوی شێرپەنجەکەیە بۆ ئێمە. خۆشبەختانە دوای دەستنیشانکردنی جۆر و دڵنیابوونەوە لە نەخۆشیەکە، پزیشکان لە ئێستادا ڕێگاکانی چارەسەرکردنیان فراوانترە وەک لە ڕابردوو. ئەمە شوا دەکات ڕێژەی چاکبوونەوە زیاد بکات و ئاسانکاری بۆ توشبوانی شێرپەنجە بکات. ئەگەر بینە سەر ڕێگەکانی چارەسەرکردن،
ڕێگای چارەسەر زۆرە ئەم ڕێگایانە بە پێی مەرحەلەی نەخۆشیەکە و شێوەی نەخۆشیەکەش ئەگۆڕێ بە شێوەیەکی گشتی چارەسەرەکان یەکەمیان بریتە لە چارەسەرکردن بە نەشتەرگەری واتە گرێەکە هەڵئەگیرێ و ئەمە بەشێکە لە چارەسەری نەخۆشیەکە چارەسەرکردنمان هەیە بە کیمیایی چارەسەرمان هەیە بە تیشک و چارەسەریشمان هەیە بە هۆرمۆنی ئەم شتانی کە باسم کرد هەمووی قابلی گۆڕانن ئەم چارەسەرانە چونکە بە پێی مەرحەلەی نەخۆشیەکە ئەگۆڕێ ئەوەی گرنگە پەیامی کۆتایی دکتۆرە ڕۆژگارە کە ئومێدێکی نوێ و پەیامێکی دڵخۆشکەر بە توش بووان دەدات لێرەوە دروشمی شێرپەنجە یەکسان نییە بە مردن بڵاو دەکەینەوە لە کۆتاییدا ئەمەوێ پەیامێک بدەم بە نەخۆشانی شێرپەنجە کە داواتان لێ ئەەکەم وەکو پسپۆڕێکی ئەو بوارە پێتانەڵم شێرپەنجە یەکسان نییە بە مردن بە تایبەتی ئەگەر ئێوە یارمەتی خۆتان بن لە مەرحەلەیەکی بیدایەتیە نەخۆشەکەتان تەشخیص بکرێ دەستنیشان بکرێ ئەچیت ئێوە ئەبن بە چاکبۆیەکی شێرپەنجە کە ئێمە ئەلحەمدولیلا چەنەها نمونەمان هەیە کە ڕۆژێ لە ڕۆژان شێرپەنجەی هەبووە بەڵام ئێستا حیاتێکی تەبیعی ئەژی و چاکبۆیەکی ئەو نەخۆشەیە بە هیوای ئەوەی کە هەمووتان تەندروست باش بن دەشتان ساغ بن ئینشاءالله